کچەکە ڕسمی لۆ کوڕەکی دەنێری کوڕەکە بلاگمێڵی دەکا و ابتزازی دەکا دەرێ پارەی بنێرەیان مەلەفت بڵاو دەکەمەوە شتیوە بەنسبەت خۆم هیچ کاتێک بیرم لەو شتێ نەکردەوە. هاتوونەتە نێو بازاڕی هەولێر و دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین بزانین ئەگەر پێیان نێر با لە شوێنی ئێمە حەزی دەکرد کار لەسەر چ بابەتێک بکە و چ بابەتێک بورژێنێت لەگەڵمان بن. دەمێت پێم بڵێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان پێیان نێر باید حەز دەکرد لەسەر چ بابەتێک کار بکەیت. وڵی ئەوی ڕاستی بی نەفکرم لێ کردەوە تا ئێستا نەبە مێشتشم داهاتیە. بەس ئەم نەگە پێیان نێر بم دێمە ناو خەڵکی باسی ئەوەی دەکەم کێشەی کۆمەڵایەتی بە تایبەتیش دەڕێ ئەلکترۆنیاتەوە کە ئێستا شتە زۆر بووە دەبینی لەگەڵ ڕێزم کچەکە ڕسمی لۆ کوڕەکی دەنێری کوڕەکە بلاگمێڵی دەکا و ابتزازی دەکا دەرێ پارەی بنێرەیان مەلەفت بڵاو دەکەمەوە شتیوە لەسەرەوە بابەتان هێز دەکەی بابەتە زۆر بە لە ناو خەڵک. بەڵێ باشە دەتوێت چۆن کار لەسەر بابەتە بکەیت؟ لای هۆشیاری بڵاوکەینەوە دەبی لەلایەن کچانەوە دەستپێکە کە ئادی کوڕینە ناسرا وەرنەگرن ڕسمی لۆ هەموو کەسەکی نەنێرن. ئێستا زیرەکی دەستکردیش زۆر بوو ڕسمەکی ئاسایی دەتوانین شتی نەشیای پێ دروست بکەیت. هێز دەکەی بابەتە ڕوو لە هەڵکشانە ناو کۆمەلگای کوردی؟ زۆر زۆر ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی ئەگەیکە ئاگای لێبی پەیجەکەیم فۆلۆی دەکەم ئەو بابەتانە حەل دەکا ڕۆژانە بە دەیان کەیسی بڵاو دەکات و کابرا دەرێ ئەگەر بەفریام نێی لۆم حەلەکەی خۆم دەکوژم. لەبەرەوەی من کەسێکی کوردم نەتەوەی کوردم لەوانەیە معاناتی ئێمەی کورد جیاوازبی لەگەر نەتەوەیەکی تر بۆیە زیاتر بابەتەکانم لەسەر ئەوەدانا کە ئایا چارەنووسی نەتەوەکەی من بەرەو کوێچی ئایا چی باشە بکرێت چی باشە بۆ کورد بکرێت چی باشە ئێمە لەو مەینەتیانە ڕزگار ببین چی باشە بۆی لەژێر دەستی ڕزگار ببین زیاتر بایەخم بەو بابەتانە ئەدا ڕاست. باشە دەتویست وەکو پەیامنێرێک چۆن بابەت کار لەسەر ئەو بابەتە بکەیت؟ وەڵا کە ئینسان بابەتەکە تەشخیصەکات لەسەر بابەتێک اینجا ئەبێ بە دوای کەسی پسپۆر بگەڕێ و لە هەمان کاتیشدا ئەتوانی عشوایی عینە وەربگری لە ناو تاکەکانی کۆمەلگا لەوانەیە هەندێک جار بۆ چوون هەیە لە لای کەسێکی نەخوێندەوار کە گوێی لێ ڕاگریش بە شتێکی زۆر جوان باسەکە. بەنسبەت خۆم هیچ کاتێک بیرم لەو شتێ نەکردەوە کە ڕۆژە لە ڕۆژان بم بە پەیامێر لەبەرەوەی ئیشی من نەبووە. هەر حەزیشت پێ نەبووە کە یان هەر بیرم لێ نەکردەوە هیچ کاتێکی حەزم پێی نەبووە. دەمەوێت پێم بڵێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ببیتە پەیامنێر یاخود بیر لەوە کرد بێتەوە پەیامنێر بیت کار لەسەر چ بابەتێک بکەیت؟ وەڵاهی دقیق نازانم ئێستا و هەر ڕێک چی برێن بەس ئەگەر تەماشای کۆمەڵگەی بکەین تەماشای جیلی ئێستا بکەین ئەبینین ئاسی ڕۆشنبیری زۆر کەم بووە یان ڕێزی نێوان گەورە و گچکەی ڕاستی شتانە زۆر کەم بوو یان ئەگەر پرسیاریان لێ بکە سەبارەت بۆی ئایا هۆکار چییە کە ئاسی ڕۆشنبیری و هاکەم و یان ڕێزی نێوان گەورە و گچکە و هاکەم بۆ نەمایە. باشە هەنێ ئێستا دەتەوێتن ئەگەر پەیامنێر بای بابەتی ڕێزگرتن هەڵبژێری بۆ خەڵکی باز بکەیت. باشە دەمێ بزانم چۆن ئیژە سەر و بابەتە دەکەیت؟ وڵای ئەوەی بی بچی گۆتە هەم لێ بکۆڵینەوە ئەو جایان لە خەرچی بپرسین بزانین ئایا هۆکار چییە یان لە کەسانی بەتەمەن بپرسین ئایا پێشتر چ بووە و ڕێزی نێوان گەورە و گچکە هەبووە گەورە ئەو ینی گچکە و هاڕێزی گەورەی گرتیە ئێستا ئەوە لۆ نەمایە چ مەسەلەیە هۆکار چییە؟ ئەنی ئەو بە بابەتێکی گرنگ دەزانی بە کۆمەلگای کوردی ینی لە سەردەمی ئێستادا لەو وەزای ئێستا بێت. دە زۆر باشە ناوی جەنابەت؟ ئەمجەد. کاک ئەمجەد. کاک ئەمجەد ئێمە بەرنامەیەکمانە لە 1964 ئەمڕۆ جەنابەت دەبیتە پەیامنێر 1964 مایکەکە دەدەینە جەنابتان ئێمە شاوکارت دەبین دەچین لە خەڵک دەپرسین بزانین بۆچی بابەتی ڕێزگرتن لە نێو کۆمەلگای کوردی بەرەو لاوازی ڕۆیشتووە. فەرموو با بڕۆین. من ئەمجەد لە 1964 ئەمانەوەی ئەوڕۆ راپۆرتێک ئەنجام بدەین سەبارەت بە کەمبوونەوەی ڕێز لە نێوان گەورە و بچووک ینی بزانین ئایا لەو بارودۆخی ئێستادا ئایا هۆکار چییە کە ڕێز بەراورد بە پێشووتر لە نێوان گەورە و گچکەی زۆر کەم بووتەوە. دەست پێ بکەین؟ با دەست پێ بکەین. ئامادەی؟ ئامادە. ئەمانەیە بزانین ئایا لە ئێستادا لۆ ڕێز کەمتر بوویتەوە بەراورد بە پێشووتر ینی گچکە ڕێزی کەمتر لە گەورەی ئەگری هۆکار چییە ئەگەر سەمان بۆ بکۆی مەمنون نەبی. خۆی گەورە و گچکایەتی لە شەرعی خوا و پێغەمبەری زۆر ڕێ تێدرا یان زۆر ڕێزی لێگیرایە
وهذا فهم القرآن ولقد كرمنا بني آدم خواهي قد فهم رزقنا بني آدم وذا إنسان أو آيات في كل آيات بكاتي وتمشاهدك زاني رزق قولوا بسكايتي تشونا يا كبير أوان زماني خوي بيش كوزون زاني قولوا بسكايتي قلت يا سام مثلا دبيني كابرا كل زائر لماري مثلا سياج شو ذكر زوب أنا مش جوابي ذاته يعني قولوا بسكايتك نمايا لباتنا ما يتوقع لبالأوي ينكيب الزعيف الوقت يدكي وإذا أوشتانا زوجو تأثير والدين زوجو أساسا لبو رز لبو بشري بليته ئەمانەیە ئەوڕۆ باسی ئەو بابەتەمان لێ بکەی ئایا هۆکارچیە ڕێز لە نێوان گەورە و بچوو کەم بووتەوە ئەگەر قسەمان لێ بکەی زۆر سپاس دەکەم. سەرەتا سڵاو خێر بن وڵی بەڕای من زیاتر هۆکارەکەی لەو ئەوە گەڕێتەوە بە دەرەجەیەک لۆ تربیەت و تعلیمی دایک و باب لۆ منداران دەبی یەکەم جارێکەکە لەسەر ئەوانە دەبی ئەوان فێریان بکەن لە منداریەوە لەسەرەوە ڕابێنن کەوا چۆن ڕێز لە گەورە و بچووک لە نێوان جەحێر و لە نێوان پیر و دەبێ زیاتر ئەرکەکە بە دەرەجەیەک لەسەر ئەوانە و ئێستاش زیاتر هۆکارەکەی ئەوەیە بەکارهێنانی سۆشیال میدیا یعنی ئەوش هۆکارێکە بۆی کاریگەریەکی نێرێنی لەسەر ڕێزگرتن هەبی بەڕێم. زانم حەز دەکەی کاری پێامێری چی زەحمەتە یان چی ناخۆشە؟ وڵی یەکەشان لەوەی من بەخۆم فکرم لێ نەکردێتەوە جگەلەوەی ینی کەبیرم لەوەی نەکردەوە تێدا مرتاح نیم هەز بە مرتاحی ناکەم چکە تۆ گەری شەکرد کرد لێی مرتاح نەبوو سەرکەوتو نابوو پێامێریەکە جگەلەوەی کە ئەگەر مرتاح نەبووی هەستەکە لە ئێستاژدا تووشی زۆر ڕەخنێبی و زۆر ڕەخنەت لێژیری ئەوە نیە بری وڵا هەر پێیان نێرم هەر بابەتێک باسیەکەی ڕەخنەت لێژیری.